دیارە ئێستا کە کۆنفرانسێکی تایبەت بە ئەو لە نیویۆرک لە ئەمریکا بەڕێوە دەچێت شاندێکی عراقیش بە سەرۆکایەتی دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عراق بەشدارن لە کۆنفرانسەکە لەگەڵ دکتۆر کاروان سەباح هەورامی بەڕێوەبەری سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان قسە دەکەم. ڕاستەوخۆ لەگەڵما دکتۆر کاروانم کاتت باش، زۆر سپاس کە بەشداریت لەگەڵم. یعنی ئێستا کە ئەو شاندەی عێراق لە نیویۆرکە بۆ بەشداریکردن لەو کۆنفرانسە، داواکاریەکانی عێراق چین لە کۆنفرانسەکەدا؟ خۆتان دەزانن کە دۆخی عێراق لە ڕووی دابینکردنی ئەو باش نییە. بەڵێ، سپاس بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی بەڕێز. دیارە عێراق بە چەند شاندێک هاتووە و ئێمەش وەکو هەرێمی کوردستان شاندێکی جیاواز و تایبەت هاتوین بۆ بەشداریکردن لە کۆنفرانسی جیهانی ئەو داواکاریەکانی عێراق. وەکو هەمیشە دیارە ئەم کۆنفرانسە بۆ کۆکردنەوەی هەموو فیگەرە جیهانیەکان ئەوانەی پەیوەندی بە ئاوە هەیە، چه ئەوانەی وڵاتن یان ئەوانەی دامەزراوە و ڕێکخراوی جیهانین بۆ تاوتوێکردنی کێشەکانی ئاو. لێرە بە شێوەیەکی گشتی باسی کێشەکانی ئاوە کرێت لەسەر ئاستی جیهان. ئەوەی گرنگە وێکچوونێکی تا ڕادەیەکی زۆر لە بینی کێشەکانی ئاو لە نێوان وڵاتانی جیهانە هەیە، بە تایبەتی کێشەی کەمی ئاو، کێشەی کواڵەتی ئاو، کێشەی دەستڕاگەیشتن بە ئاو. لێرە لە بارگای نەتەوەیە گرتوەکان تاوتوێی هەموو ئەو گرفتانە کرێت. دیارە لە ناو ناوچەکانی جیهانیشدا ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا یەکێکە لەو ناوچانەی زۆرترین کاریگەرمەندە بە بابەتی گۆڕانی ئاو هەوا و بە بابەتی کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو. و لە ناویشیدا عێراق، بۆیە عێراق لە هەموو وڵاتانی دیکە دەبێت کاراتر بێ و ئەکتیفتر بێ بۆ بابەتی دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ کێشەی کەم ئاوی. بەڵێ، عێراق هیچ ڕێگە چارەیەکی هەیە دکتۆر؟ ینی ئەوەی کە باسی دەکەی بۆ نمونە ئەگەر ڕێکەوتنێکی ناوچەیی بێت یاخود لەگەڵ وڵاتانی دراوسێ بگەنە لێک تێگەیشتنێک بۆەوەی کە ئاوی زیاتر بۆ عێراق بەربدرێتەوە بە تایبەت لەگەڵ تورکیا؟ دیارە عێراق هەوڵی زۆری داوە، لە هەوڵەکانیشی بەردەوامە بۆی بگاتە نەتیجەیەک، چ لەگەڵ ئێران و چ لەگەڵ تورکیا. بەڵام ڕاستیەکەی لەبەرەوەی هەردوو وڵاتی ئێران و تورکیا ئەو وڵاتانن کە سەرچاوەکانی ئاویان لێوە دێت بە ئاسانی ناچن ژێرباری ئەوەی کە داخوازیەکانی عێراق جێبەجێ بکەن. ئەوەی کە لەم هەفتەی ڕابردوو لە نێوان عێراق و تورکیا کراوە چارەسەرێکی زۆر کاتیە، ینی تا ئەو مانگە خۆی کێشە گەورەکە لە دوای ئەو مانگەوە دەست باشە. منیش ئەو پرسیار بوو لەلام دکتۆر، ینی لە دوای سەردانەکەی سوودانی بۆ تورکیا لەسەرەوە ڕێکەوتون بۆ ماوەی مانگێک ئاوی دیجلە دویان دەبەر بدرێتەوە، بەڵام ئەی دوای ئەو مانگە عێراق چیەکە؟ ینی دووبارە پێویستی بەڕێکەوتنێکی دیکە یاخود بە سەردانێکی دیکە هەیە بۆ تورکیا؟ خۆی گرفتەکە زیاتر ڕێکەوتنەکانیش نییە، ینی هەندێک جار ڕێکەوتنیش هەیە بە زۆکو خۆی جێبەجێ ناکرێت. بۆ نمونە پرۆتۆکۆلی ساڵی 1970 هەیە لە نێوان سووریا و تورکیا و عێراقیش بەناڕاستەوە خۆ بەشێکە لەو پرۆتۆکۆلە کە دەبێت لە فوراتەوە 500 متر لە چرکەیەکە ئاو تورکیا بەر بداتەوە، بەڵام تورکیا تاوەکو ئێستا ئەو بڕاوە بۆ عێراق نانێرێ و لەسەر ڕووباری دیجلەش هیچ ڕێکەوتنێکی قەتعی لە بینی عێراق و تورکیا نییە و لەبارەی ڕووبارەکانی نێوان عێراق و ئێرانیشەوە هیچ ڕێکەوتنێکی قەتعی لە نێوانیاندا نییە. واتە عێراق پێویستی بە چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەو گرفتە هەیە، ئەویش بە بوونی ڕێکەوتنێکی کۆنکرێتی و بوونی زەمانەت بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت لە نێوان عێراق و تورکیا و عێراق و ئێران. ئەوە خاڵی یەکەمی چارەسەرە. خاڵی دووهەم بەڕاستی عێراق پێویستی بە ئیدارەیەکی گونجاو، ئیدارەیەکی ڕەشید بۆ کەرتی ئاو هەیە و جگەلەوە عێراق دەبێت سەخیتر مامەڵە لەگەڵ کەرتی ئاو بکە. زۆر جار دەبیسم پارەیەکی زۆر گوایە خەزنی یەدەگیان هەیە و ئەویان هەیە. من پێم سەیرە حکوومەتی فیدرال بۆ ئەو پارە خەزنە ئەو پارە یەدەگە بەشێکی بۆ چارەسەری کێشەی کەماوی دانانێ و هەموو ئاماژەکان بەرەو ئەوەن کە هاوینی داهاتوو هاوینێکی زۆر دژوارە بێ بۆ عێراق و لە کاتێکا کە خەزنی ئاوی لە عێراق لە هەندێک لە بەنداوەکان گەشتۆتە 900 و لە بەنداوەکانی هەرێمی کوردستان کە باشترین حاڵەتە کەمترە لە 100 ڕوبعێکی خەزنە ئاویەکەی تێدا ماوە. باشە دکتۆر، ینی من خۆم گوێم لە گوتارەکەی سەرۆک کۆماری عێراق گرت لە کۆنفرانسەکە، داوایەوەی کرد کە لیژنەیەکی هەمیشەی پێک بێنرێ بە تایبەت لەگەڵ تورکیا بۆ بەردانەوەی ئاوی زیاتر بۆ عێراق. پێتان وایە کە بە نزیکانە کار لەسەر دروستکردنی و لیژنە هەمیشەیە بکرێت و ئەمە چارەسەرە بێت یاخود بەشێکە بێت لە چارەسەر؟
خۆی ڕاستیەکەی پێویستە وڵاتانی ناوچە هەمویان بەیەکەوە پێویستیان بە دۆزینەوەی چەند بنەمایەکی هاوبەش بۆ کارکردن هەیە بۆ دابەشکردنی سوودە هاوبەشەکان ئەوەش بە ڕێزگرتن لە بنەما ژینگەیی و جیۆگرافی و ئابووری و کللتوریەکانی ئەم ناوچەیە ئەگەر وانەکرێت چارەسەری ئەو دۆخە زۆر زۆر زەحمەتە بێت چونکە گرنگ نییە وڵاتێک کە پێویستی بە ئاوە داوای چی دەکات گرنگ ئەوەیە ئەو وڵاتەی ئاوەکەی لێ دێت ئەو هەڵوێستی چیەوە ئەو بەرەو چه ئاراستەیەک دەڕوە بەرحاڵ پاراستنی پشکی ئاوی حکوومەتی یعنی عێراق وەکو وڵات بە هەرێمی کوردستانیشەوە ئەرکی حکوومەتی فیدراڵە کە بەداخەوە تاوەکو ئێستا سەرکەوتوو نەبووە لە جێبەجێکردنی ئەو ئەرکە و ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم زەرمەندێکی گەورەین لەوەی کە حکوومەتی فیدرال نەیتوانیوە ئەو ئەرکەی خۆی جێبەجێ بکە بە دلیلی ئەوەی ئەو ڕووبارانەی ئێمە وەکو سیروان ئەڵوەند یەکەم جار سیروان دوایی زەی بچوو ئەوانە ئاسی ئاویان زۆر زۆر داهاتی ئاویمان لەو ڕووبارانە زۆر زۆر کەم بووتەوە کە داهاتی ڕووباری کەم بوویەوە مانایوایە کواڵەتی ئاوەکە شتێکە چێت کواڵەتی ئاوەکەش خراپە بێت بۆیە ئێمە زیانمەندی یەکەمین لەو بابەتە بەڵام بەداخەوە زۆرترین تەرکیزەکە لەسەر باشوور و ناوەڕاستی عێراقە ئێمە وەکوتیمی هەرێمی کوردستان بەشداریمان لەم ئیڤنتە لەم ڕووداوە گرنگە جیهانی کردی ئاو بۆ ئەوە بووە کە سەرنجی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و سەرنجی ستەیک هۆڵدەرەکان ڕاکێشین بەوەی کە بەرەو هەرێمی کوردستانیش پشتیوانمان بن بۆ مەبەستە ئێمە دانیشتنمان هەبووە لەگەڵ ئەو سەرنج ڕاکێشانەی باسیەکەی ینی چۆن کردوتانە چیتان کردو ئێستا ئێوە کە بە دووشان بە ناوی هەرێمی کوردستان و عێراقەوە لە کۆنفرانسەکە بەشدارن داوای چیەکەن بە تایبەت لە نەتەوە گرتوەکان پامی ئەوە چی بوو لە کۆنفرانسەکە بەڵێ ئێمە ئەو دیدارانەی کە هەمان بووە لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکانی وەکو یونیسف ڕاوێژکارانی یونیسکۆ ئەروها ئەمڕۆژ دانیشتێکمان لەگەڵ بانکی ئیسلامی بۆ پەرەپێدان هەبووە و هەر ئەمڕۆژ دانیشتێکمان لەگەڵ سندوقی سەوز دەبێت ڕوونی دەکەینەوە کە چۆن گۆڕانی ئاو هەوا زیانی لە هەرێمی کوردستان داوە و ڕوونی دەکەینەوە کە چۆن گوندەکانی ئێمە خەریکە چۆڵە بن لە نەتیجەی گۆڕانی ئاو هەوا و ڕوونی دەکەینەوە کە ئێمە پێویستمان بە داعمێکی مالی معنەوی گەورەی جیهانی هەیە چونکە ئێمە یعنی تەنها ئەوە ناوچە عەرەبیەکانی عێراق نییە کە کاریگەرمەند بوون بە گۆڕانی ئاو هەوا بەڵکو هەرێمی کوردستان کاریگەرمەندی ڕئیسیە چونکە گوندەکانی ئێمە دابەشبوونیان لەسەر ئەساسی بوونی سەرچاوی ئاوی و کانیە کاتێک کە گۆڕانی ئاو هەوا کەمبوونی باران و بەفرکانیەکە وشکەکە خەڵکەکەی ناچارە بێ کۆچکە بۆیە ئێمە هەوڵی کۆکردنەوەی پشتیوانیە دەین لێرە بۆ ئەوەی پرۆژەی زۆرترین بتوانین زۆرترین پۆن دروست بکەین بۆ کۆکردنەوەی ئاوی باران تاوەکو گوندەکانمان لە چۆڵ بوون و بپارێزی زۆر سپاس دەکەم دکتۆر کاروان سەباح هەورامی بەڕێوەبەری سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لە نیویۆرک لەگەڵم بووی سپاس